بەهۆی هەژاریەوە وەزی لە خوێندن هێنا و دواتریش بوو بە بازرگانێکی سەرکەوتوو. ئەمانسیۆ ئۆرتیگا دامەزرێنەری کۆمپانیای زارە. ئەمانسیۆ ئۆرتیگا لە ساڵی 1936 لە خێزانێکی هەژار لە ئیسپانیا لەدایک بوو. باوکی کرێکاری چاکردنەوەی هێڵی ئاسنین بوو، دایکیشی کاری پاکردنەوەی ماڵان بوو. وەیە لە تەمەنی 14 ساڵیدا بەهۆی هەژاری و نەداریەوە ناچار دەبێت کە واز لە خوێندن بهێنێ و بە دوای کاردا بگەڕێت. دوجار لە دوکانێکی فرۆشتنی جلوبەرگی خانمان دەست دەکات بەکارکردن کە ئەو دوکانە لەو سەردەمەدا تایبەت بووە بە چینی دەوڵەمەندەکان. ئۆرتیگاش هەمیشە هەوڵی دەدا بە باشترین شێوە کارەکانی بکات بۆی ڕزگاری بێت لە ژیانە هەژاریەکەی کە هەی بووە، هەر بەوەی ئەو هیلاکی و لێهاتوویی کە لە کارەکەیدا ئەنجامی دەدا وەک بەڕێوەبەری یەکێک لە دوکانەکان دیاری دەکرێت. ئۆرتیگا بۆی ئەوەی زیاتر شارەزایی لە کارەکەیدا پەیدا کردهبوو توانی یەکەمین چاکەتی ژنانە دروست بکات کە لە دیزاینی خۆی بوو. دواتریش گرنگی دەدات بە بەکارهێنانی کاری دەستی. بەو شێوەیە توانی سەرکەوتوو بێت لە دەرکردن و بەرەمێنانی یەکەمین کۆمەڵە جلوبەرگی خانمان تایبەت بەخەو. بەو شێوەیە لە کارەکەی بەردەوام بوو تا ئەو کاتەی قازانجێکی باشی بەدەستهێنا. لە تەمەنی 27 ساڵیدا توانی یەکەمین کارگەی تایبەت بە جلوبەرگی خۆی دا بمەزرێنێت. بەو شێوەیە بەردەوام دەبێت تا دواتر بیرۆکەی دامەزراندنی بڕاندێکی جیهانی بۆ دێت، ناوی لێ دەنێت زارە. ئۆرتیگا بۆ ناسرا بوو کە بە شێوەیەکی بەردەوام کاری دەکرد. لە ماوەی کارکردنیدا هەرگیز ڕۆژانی پشووی وەرنەگرتووە، هیچ کات هەستی بە هیلاکی نەکردووە. هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە لە کڕیارەکانی نزیک ببێتەوە، ئاشنا بێت بە خواستەکانیان. جگەلەوەش سیاسەتی کارکردنی بە شێوەیەک بوو گەر لە ماوەی هەفتەیەکدا جلوبەرگەکانی نەفرۆشرایە ئەوە دەست بەجێ لە هەموو لقەکانیدا دەیکشاندەوە، دووبارە دیزاینی دەکردەوە. جگەلەوەش هەموو دیزاینێک تەنها یەک مانگ لە فرۆشگادا دەیەڵدرایەوە، دواتر لا دەبرا بە شێوەیەکی نوێ نمایش دەکرایەوە. هەروەها ئۆرتیگا هەرگیز گرنگی بە ڕیکلام نەدەدا، بە پێچەوانەوە سێ بەشی ئەو پارەیی کە لە ڕیکلامدا بەکاردەهێنرا تەرخانی دەکرد بۆ کردنەوەی لقی نوێ لە وڵاتانی جیهان. لە ئێستادا بەنزیکەی خاوەنی 2250 لقا لە جیهاندا. ئەمە چیرۆکی سەرکەوتنی ئۆرتیگا بوو. ئەو پیاوەی ئامادە نەبوو پشوو وەربگرێت تاکو بگاتە لووتکەی سەرکەوتن. دڵنیا بە لەوەی ئەگەر تۆش بەردەوام بیت ئەوە دەگەیت.